بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، مسلمانانی عزیز و خۆشەویست، لە خزمەتتان داین لە بەردەوامیدان بە زنجیرەباسی ڕۆڵی ئافرەت لە پەروەردەدا. لە ئیقتیڕاحاتەکاندا چەند خاڵێکمان باس کرد، گەشتینە خاڵی پێنجەم لە پێشنیارەکان بۆ دایکان و باوکان بۆ پەروەردەکردن. خاڵی پێنجەم گرنگیدان و تەئکیدکردنەوە لە ڕێکوپێکی نێوانی دایک و باوک، نەبوونی کێشە و مشکیلە لە نێوان دایک و باوکدا. پەروەردەکردنی منداڵ بە تەنها بە تەرەفێک تەواو نابێت. وەکو چۆن دەتوانین بڵێین دایک و باوک لە پەروەردەدا وەک چۆن دوو باڵ بۆ فڕۆکە و بۆ باڵندە زەرورە، بۆ پەروەردەکردنیش ئاوا زەرورە. نەدایک دەتوانێت بە تەنیا پەروەردە بکات، نەباوکیش بە تەنیا دەتوانێت پەروەردەی منداڵ بکات، بەڵکو هەردووکیان هەر یەکێک لە ئەو دوانە مهمی و گرنگی خۆی هەیە و دەوری خۆی هەیە و دەوری کەسەکەی تریش پڕ دەکاتەوە، تەواوی دەکات و کامڵی دەکات. ڕۆڵی دایک بە تەنها ناتوانێت کامڵ بێت لە پەروەردەدا، و باوکیش بە تەنیا ناتوانێت ڕۆڵێکی کامڵ و تێر و تەسەلی هەبێت لە پەروەردەدا ئەگەر دایک نەبێت. ئەوەش کە پێویستە مڕاعات بکرێت لەژێر ئەو ناونیشانێکەوە تەوافقی نێوان دایک و باوک، ئەوەیە عیلاقەی نێوان دایک و باوک، عیلاقەی هاوسەرگیری و عیلاقەی زەوجیان عیلاقەیەکی باش بێت، کێشە و مەشاکلیان لە نێواندا نەبێت، چونکە حاڵەتی نەفسی و جێگیری حاڵەتی نەفسی هی هەر یەکێک لە هاوسەران تەئسیری گەورەی هەیە لەسەر منداڵ، وەکو چۆن لە پێشتر باسمان کردەوە. ئافرەتێک کە هەست بە مرتاحیەت و ئارامی نەکات لەگەڵ هاوسەرەکەی، ئەوە کاریگەری ئەو نامرتاحبوونە و ئەو کێشە و مشکلەی کە لەگەڵ هاوسەرەکەی هەیەی لێی دەردەکەوێت و وا دەکات بەهۆی نامرتاحی و قەلەقی و ناجێگیری باری دەرونیەوە لە پەروەردەکردنی منداڵەکان و گرنگی پێدانیاندا تووشی کێشە ببێت. بۆیە پێویستە دایک و باوک هەم لە ناو خۆیاندا کێشە و مەشاکیل و گیرروگرفتیان نەبێت، نێوانیان باش بێت، و هەروەها لە شێوازی پەروەردەکردنیشدا و لە ئسلوبەکانی پەروەردەکردنیشدا پێویستە هەتا بتوانرێت ئیتیفاقیان هەبێ و بە یەک شێواز پەروەردە بکەن، ئسلوبی پەروەردەکردنیان وەکو یەک بێت یا زۆر لە یەکەوە نزیک بێت، هەردووکیان منداڵەکە بە هەمان ئاراستەدا ببن، نەک هەریەکە و کاریگەریەکەی بە جۆرێک و دژی پەروەردەکەی کەسەکەی تریان بێت. و پێویستە دایک و باوک وابکات بڵێ باوکت مەسلحەتی توێتی، ئەوە ڕەوشتە جوانەکانێتی کە ئەوەی پێگوتی بە قسەی بکە، و باوک بڵێگە دایکت ئەو قسەی پێگوتی بە قسەی بکە، نەک دایک لە پەنا منداڵەکەی ڕەخنە لە بای بگرێت، باوکیان لە پەنا منداڵەکە ڕەخنە لە دایکی بگرێت لەسەر شتی جوان، یاخود دایک بە باوک ڕابوێرێت یان باوک بە دایک ڕابوێرێت، قسەی سووکی پێ بڵێت لە پێشچاوی منداڵەکاندا، ئەوە لە گەورەی ئەو کەسە کەم دەکاتەوە لە بەرچاوی منداڵەکان. و پێویستە دوور بین لە
کاریگەری خراپی ئیختیلافی نێوان دایک و باوک و ئەگەر پێشتریش باسمان کردووە ئیختیلافێک هەبوو لە نێوانیاندا خۆیان لە نێوان خۆیاندا چارەسەری بکەن و مناقەشەی بکەن بە تەنیا نەک لە لای منداڵەکان و کاریگەری لەسەر منداڵەکان دانەنێن و پێویستیشە ئەو ئوسلوب و شێوازەی کەوتمان تەوافقیان هەبێ لەسەری بۆ پەروەردەکردنی منداڵ هەردووکیان منداڵەکان لەسەر شێوازی شەرعی کەسایەتیەکی ئیماندار و بە نەسی شەرعی پەروەردە بکەن بەوەی کە منداڵەکە هەر سیفەتێک بەو منداڵی دەبەخشن و پەروەردانوێ پەروەردەی بکەن لەسەری ئەو سیفەتیان لە ئیسلامەوە وەرگرت بێت سیفەتێکی ئیسلامی بێت نەک هەردووکیان تەوافق بکەن لەسەر ئسلوبێک کە دوور بێ لە شەریعەتەوە نەخێر ئەوە پێچەوانەی پەروەردەی ئیسلامیە بەڵکو هەر کارێک هەر ڕەفتارێک هەر مووقیفێک کە پەروەردەی دەکەن لەسەری پێویستە هەردووکیان کۆک بن لەسەر ئەوەی کە پەروەردەیەکی شەرعی بێت بەڵام هەر پەروەردەیەک و قسەیەک کە ناشەرعی بوو هەر کامێک لە تەڕەفەکان دەبێت ڕەتی بکاتەوە ئەگەر زانی ئەمە پەروەردە شەرعیەکە نییە و ڕێگە چارە شەرعیەکە نییە ئەوە پێویستە ئەو دوو تەڕەفە هەردووکیان ڕەتی بکەنەوە ئەگەر یەکێکیان بە هەڵەدا چوو بوو ئەویان ئەوەی کە لەسەر حەقا ئەوەی تر ڕاست بکاتەوە خاڵی شەشەم تەعامولکردن لەگەڵ هەڵەی منداڵەکان زۆربەی جار هەڵەی ئێمە لە پەروەردەکردنی منداڵ لە حاڵەتی تەعامولکردن لەگەڵ هەڵەی منداڵەکانە بۆ نمونە هەندێک بابەت باس دەکەین کە هەندێک بابەتی گرنگ لە تەعامولکردن لەگەڵ هەڵەی منداڵ بۆ نمونە ئێمە منداڵ یعنی هیچ کەسێک نمونەیی نییە هیچ کەسێک نمونەیی نییە ئێمە زۆر جار یعنی داوا لە منداڵەکان دەکەین داوای شتێکیان لێ دەکەین کە لە توانایاندا نییە یاخود لەگەڵ تەمەنی ئەوان ناگونجێت یعنی زۆر جار هەیە هەندێک شتیش هەیە ئێمە شتێک بە غەڵەت دەزانین بەڵام لە ئەسڵدا گەر لێور ببینەوە غەڵەت نییە بۆ نمونە منداڵێک لە سەرەتای عومری توانای تەوازنکردنی جوڵەی نییە بۆ نمونە کاتێکە کوپێک پەرداخێک هەڵدەگرێت لە دەستی دەکەوێتە خوار و دەشکێت لەم حاڵەتەدا ئەو منداڵە بە ئەنقەست ئەمەی نەکردووە لەوانەیە زۆر جار ویسبێتی حەزی کردبێ ئیش لەگەڵ دایکی بکات کوپێکی تاوداواتر لە دەستی بەر بە تۆش کاوە کەواتە ناکرێت دایک یان باوک ئەم سیفەتە و ئەم کارە بە هەڵە لە قەڵەمدات چونکە لە هەڵکەوتەی فسیۆلۆجی و مەرحەلەی ژیانی ئەم منداڵە وایە کە ناتوانێت کۆنتڕۆڵی حەڕەکەی خۆی بکات یان زۆر جار هەیە تەوازوونی پێ ناکرێت یان لە توانایدا نییە بۆیە کە ئەمەیشکا نابێت بە هەڵە لەسەری حیساب بکرێت لە جیاتی ئەوەی کە لۆمەی بکەی و سەرکۆنەی بکەی ئەگەر دایکی بڵێت سوپاس بۆ خواکەوە هیچ عەزیەتت نەبوو دەستت بریندار نەبوو دەزانم کە تۆ ئەمەت بە ئەنقەست نەکردووە و بەڵام لە دەستت بەربۆتەوە ئەوە ئەو کاتە فەرقێکی جیاوازیەکی زۆر گەورە دروست دەکات یاخود جەرجار هەیە دایک دەڵێن نەخێرەوە بانقەسوات کرد دەی خێرا کوی بکەوە ئاوا بکە ئاوا بکە نە بەڵکو پێویستە بەو شوازە لە منداڵەکەت بگەێنی ئەو کاتی کە تۆ بەم شوازە ڕەفتارت کرد منداڵەکەت وا یعنی تێدەگات کە تۆ ئەوت خۆش دەوێت و لە خەم تەندروستی و سەلامەتی ئەودای لە پێش هەموو شتێکەوە ئەو لە ماڵ و سامانەکەت پێ گرنگترە و تێشی دەگەێنی کە دەڵێ تۆ بە ئەنقەست نەبووە
بۆیە کێشە نییە کەواتە ئەگەر بە ئەنقەس بێت غەڵەتە کەواتە ئەو کات پەیامێکیش دەگەیەنی و خۆشەویستی زیاتری منداڵەکەشت بەدەستدێنی و دواتر خۆ دەتوانانی ئەم شوێنە کۆبکەیەوە بۆی کەس پێی توش نەبێت یعنی ئەم ئوسلوبە منداڵەکەت فێر دەکات غەڵەت چییە و ڕاست چییە بە ئەنقەس بێت غەڵەتە ئەگەر بە ئەنقەس نەبێت غەڵەت نییە ئەو کاتە ئەویش لە ناو کۆمەلگادا کە گەورە بوو فێر دەبێت لە خۆڕا ڕاستەوخۆ بە هەڵچوون و بڕیار نادات لە کاتێک بڕیار دەدات دەچێتە ناوەڕۆکەوە کە زانی بە ئەنقەس نەبووە و غەڵەتێک کراوە بە ئەنقەس نەبوو لە دەسەڵاتی کەسەکە خۆیدا نەبووە ئەو کاتێویش چاپۆشی دەکات و لێبوردە دەبێت کەواتە هەم منداڵەکە دوور دەکەوێتەوە لە غەڵەت هەم پەروەردەیەکی جوانش لە ناخیدا دەسەسپێنی وەکو باسمان کرد وای لێ دەکات هەستکات بە مەسئولیەت و هەست بە گرنگی پێدان و ڕێزلێگرتن ببێت خاڵی دووەم لە هەندێک ڕێنمایی گرنگ کە لە ناو معاملەکردن لەگەڵ هەڵەکانی منداڵ پێویستە هاوسەنگ بین لە عقوبەدان و عقوبەدانی منداڵدا هاوسەنگی و تەوازوونێک ڕابگرین هەندێک جار هەیە دایکیان باوک ناچار دەبێت عقوبەی منداڵەکەی بدات یعنی بەڵام عقوبەدان بە مەبەستی پەروەردە تەربیەتدان نەک مەبەستی تۆڵە لێکردنەوە نەخێر عقوبەدان بە مەبەستی پەروەردەکردن چونکە هەندێک لە دایکان هەیە بەڕاستی و لە حاڵەتێکی تووڕەیەکی زۆردا لەو کاتەی هەڵەیەک لە منداڵەکەی دەبینێت عقوبەیەکی دەدات بە عقوبەدان نەک بە پەروەردەکردن وەکو بڵێیت وەک تۆڵە لێسەنەوە لێی دەدات مەوزوعەکەش وای لێ دێت لە پەروەردەکردنەوە دەبێتە مەسەلەی تۆڵەسەندنەوە بۆیە ئەمە وا دەکات منداڵەکە نەزەریەیەکی خراپ بەرامبەر دەوروبەرەکانی هەڵبگرێت هەتا وەکو وای لێ دێت بە تەمەنیشدا دەچێت ئەو هەست و تێڕوارنینانەی بەرامبەرەکەی هەر دەمێنێتەوە و لەگەڵی گەشە دەکات ئەویش بە تایبەت کاتێکە زۆر جار دەبینین ئەوانەی کە لە کاتی منداڵیدا عقوبەیان زۆر دراوە دواتر کەسانێکی شەڕانگێز و تووڕێیان لێ دەردەچێت یان زۆر جار هەیە درک بەوە دەکات کە ئەو خۆی منداڵی دەبێت کە منداڵی بوو درکیش بەوە دەکات کە ئەو لێدانە بەو حەدە عەدالەتانە نییە بەس لەبەرەوەی ئەو بە منداڵی ئاوەلی دراوە بە هەمان شێواز ئەویش بەردەوام دەبێت کەواتە پەروەردەیەکی سەقەت درێژە دەکێشێت و بەردەوام دەبێت و دەچێتە ناو کۆمەلگاوە و خاڵی سێم دوورکەوتنەوە لە قسەی ناشیرن لە جنێو بە منداڵ کاتێک دایک و باوک تووڕە دەبن بەتایبەت لە دایکاندا زۆر جار و هەندێک لە باوکانیش وا دەکەن کاتێکە لە منداڵەکان تووڕە دەبن جنێویان پێدەن قسەی ناشیرینیان پێ دەڵێن یاخود هەندێک وەسفی ناشیرین منداڵەکانیان دەکەن کە بەڕاستی وایان لێ دەکات تەلەفوز و نەتقێکی خراپ و ناشیرین دەبەخشێ منداڵەکە و کەسی عاقڵ ئەوەیە کە تووڕەبوونەکەی لە ئەدەبی و بەڕێزی قسەکردنی دەری نەکات و وەکو باسمان کرد گوتمان کەسی عاقڵ ئەوەیە کە تووڕەبوونەکەی لە ئوسلوبە جوانەکەی و ئەدەبە جوانەکەی لە قسەکردن و تەعاملکردن لەگەڵ خەڵک نابێ لای بدات جا سزای ئەوەی کە ئەو کەسە منداڵەکانی بن خاڵی چوارەم دوورکەوتنەوە لە ئیهانەکردن یەکێک لە خاڵە گرنگەکانی چارەسەرکردنی هەڵەی منداڵ ئەوەیە کە دوورکەوێت لە ئیهانەکردن و وەسفکردنیان بەوەی کە کەسی فاشلن یان کەسی منداڵ ئاسان یان کەسێکی شێوا و گەمژەن ئەو قسانە هەمووی تەئسیری زۆر خراپی هەیە لە
سەر ئەوەی کە منداڵەکە سیقێ و متمانە بەخۆبوونی بە نەفسی خۆی لەدەست بدات و وایان لێ دەکات فێری ئەدەبێکی ناشرین و منطقێک و زمانێکی ناشرین و زمان شڕیان دەکات. خاڵی پێنجەم دوورکەوتنەوە لە ئیحرازکردنی لە بەرامبەر کەسانی تردا. ئەگەر ئێمە خۆمان ڕازی نەبین کە خەڵک ڕەخنەمان لێ بگرێت لە بەرامبەر خەڵکیشدا لە بەر خەڵکدا و لە مەجلیسەکاندا، طبعاً منداڵەکانیش بە هەمان شێوازن ڕازی نین بەوەی کە لە بەرامبەر کەسانی تر و لە مەجلیسەکاندا ڕەخنەی لێ بژرێت و غەڵەتەکانی باز بکرێت لە بەرامبەر میوانەکان و لە لای میوانەکان. یاخود جەلی وا هەیە لە بەرامبەر منداڵ بەراورد دەکەن بە منداڵێکی کە لە مەجلیسێکدا، ئەوانە هەمووی هەڵەیە و تەئسیری خراپ لەسەر منداڵەکەدا دەنێت. خاڵی حوتەم و کۆتایی لەوە اقتراحاتەکان هەندێک وەسایل و هۆکار بۆ بنیاتنانی سلوک و هەڵسەنگاندنی سلوک و ڕەفتاری منداڵەکان. وەک پێشتر باسمان کرد کە زۆرێک لە دایکان و باوکان پێیان وایە ئەوەی کە چەسپاندن و چاندنی سلوک و ڕەفتاری جوان بە شێوازی ئەمر و نەهی دەبێت بۆی بە منداڵەکەت بڵێ ئەوە بکە و ئەوە مەکە و ئەگەر بە قسەی نەکردی عوقوبەی بدەی. بەڕاستی ئەمە تەنها بەشێکی بچووکی شێوازی پەروەردەکردن و چاندن و چەکەرە پێدانی سلوکی جوانە لە منداڵدا. ئێستاکە ئینشاڵڵا ئیشارەت بە هەندێک وەسایل دەدەین کە دەتوانرێت دایک و باوکی استفادەی لێ بکەن لە چەسپاندنی سلوک و ڕەفتاری جوان لە منداڵەکانیاندا. لەوانە هەندێک جار چاوپۆشیکردن، هەندێک جار منداڵ داوای شتێک دەکات کە تۆ شتەی پێ نادەیت، ئەو هەندێک تەریقە دەگرێتە بەر کە خوازراو نین لە کۆمەڵگادا، لە ناو خەڵکدا خوازراو نین. لەوانە هاوارکردن و قیژاندن و گریان و یاخود دایک و باوکی ئیحراز دەکات لە بەرامبەر میوانەکان و لە مەوقیفەکاندا، یاخود هەر ڕەفتارێک لە ڕەفتارەکان کە منداڵ دەیەوێت بەو ڕەفتارەی ئەو کارێک کە داوای دەکات بەدەستی بێنێت. و دایک و باوکیش زۆر جار ئینفعالێک و ڕەتدانەوەیەکان دەبێت کە بەڕاستی زۆربەی جارەکان هەڵەیە، چونکە ئێمە دەبینین زۆربەی جار دایک و باوکەکان تووڕە دەبن و بە توندی ڕەدی منداڵەکە دەدەنەوە. بەڵام ئەمە ڕەفتارێکی غەڵەتە، ڕەفتاری نمونەیی ئەوەیە کە تۆ ئیهمالی بکەی، چاوپۆشی لێ بکەی، وەڵامی داواکاری منداڵەکە بەو شێوازەم مەدەوە، نەتووڕە ببە لێی بەڵام ئیهمالی بکە. کە تۆ ئیهمالت کرد زانی کە تۆ زانی ئیهمالت کردووە لەبەرەوەی بە ڕەفتارێکی ناشرین داوای شتێکی کردووە، بۆیە دەتوانی وای لێ بکەی بە ئسلوبێکی جوانتر و مناسب و هەمن و لەسەر خۆیانە داواکاری پێویستیەکەی خۆی بکات و پێت بڵێت کە ئەو پێویستی هەیە و داوای ئەو شتە دەکات. و ئەمەش کەوامان کرد لە زۆر سیفەتر نەجاتیمان دەبێت، وەک گریان و هاوارکردن و ئیحراجکردن و زۆر موقیفی تر کە لە منداڵاندا دەبینرێت. یاخود ئەگەر زۆر جار نەتوانێت ئەو سیفەتە هەر بن بڕ بکات کەمی دەکاتەوە. خاڵی دووەم دایک و باوک ببنە پێشەنگ، قودوە. پێویست ناکە بڵێن باسی گرنگی قودوە بکەین و کاریگەری لە پەروەردەکردنا بکەین، بەڵکو هەمومان هەست بە گرنگی ئەوە دەکەین، بەڵام ئەوەی گرنگە ئێمە ئاماژەی پێ بدەین لێرەدا ئەوەیە کە ئێمە داوا لە منداڵێک دەکەین ژوورەکەی خۆی پوخت کاوڕێک و خاوێن بێت و یاریەکانی کۆ بکاتەوە، بەڵام لە کاتێکدا ببینی ژوورەکەی خۆمان غێر منەظەم و پەرش و بڵاوە، طبعاً ئەمە بت چەندی بەچەند. یاخود
پێی دەڵێن قسەی ناشرین و ئوسلوبی ناشرین بەکار نهێنی، بەڵام کاتێک دەبینێت من لە کاتی تووڕەبووندا جنێو دەدەم قسەی ناشرین دەکەم بە کردار پەروەردەکەی خۆم سڕیەوە و ئەو پەروەردەیم لە لای منداڵەکەم سفر کردەوە. یاخود کاتێک بە منداڵەکە دەڵێ درۆ مەکە، بەڵام لە یەکێک لە مەوقیفەکاندا خۆت داوای لێکە دەڵێ ئەوە بە بابت مەڵێ، ئەوە بە دایکت مەڵێ، لەکن دایکت وا بڵێ یان لەکن باوکت وا بڵێ، کەواتە ئەمانە بە کردار پەروەردە جوانەکەی خۆت دەسڕیەوە و فێری پەروەردەیەکی خراپیان دەکەیت. کەواتە دایک و باوک دەوێت قودووە بن کە بە منداڵەکە دەڵێ درۆ مەکە خۆت درۆ مەکە، کە بە منداڵەکە دەڵێ پوخت و خاوێن بە منداڵ بخۆت پوخت و خاوێن بە، کە بە منداڵەکە دەڵێ جنێو مەدە جنێو مەدە تۆش. خاڵی سێیەم بۆ نمونە محاوەلە بکەین مکافەئەیەکمان هەبێ بۆ منداڵ، مکافەئەش ئەوەیە کە تەنها مادی نییە، یعنی ئەوە نیە لەلایەنی مادیەوە منداڵەکەت پڕ بکەی، وا بکەی منداڵەکەت تێر ببێت پڕ ببێت، بەڵام تەنها لەلایەنی مادیەوە نییە ئەمە، بەڵکو وا بکەین منداڵەکەمان هەست بە سوپاسگوزاری و تەشجیعکردن و سەرسامبوون پێی، یعنی هەست بەو بکە کە تۆ سەرسامی پێی، هەست بەو بکە کە تەشجیعی دەکەی. بۆ نمونە دەتوانی وا لە وەسیلەی ئەو مکافەئە ئەوەیە کە تۆ بتوانانی هەندێک وەسیلە و هۆکار بەکار بێنی لەوانە کە ڕەفتارێکی جوانت لێی بینی یارمەتی بدەی و داوا لە باوکێکی بڵێ مادەم ئەو کارە جوانەی کردووە تۆ لەگەڵ سیارەکەی لە سارەدا لەگەڵ خۆت بیگێڕە بۆ فلان شوێن بیبە پیاسەیەکی فلان شوێنی پێ بکە، یعنی ئەوانە هەمووی سەرنجی منداڵ ڕادەکێشێ و وای لێ دەکات دەزانێت کە تۆ لە بەرامبەر کاری باشەدا ئاوە سوپاسی دەکەی و تەشجیعی دەکەی، ئەویش وا دەکات بەردەوام بێ لەسەر ئەو ڕەفتارە جوانانە و دوورکەوێتەوە لە ڕەفتاری ناشیرن. وە بەڵام لێرەشدا وەکو پێشتریش باسمان کرد لە خاڵەکەی پێشوو کە عەدالەت شتێکی زەرورە لە ناو منداڵەکاندا، وانە بێت منداڵێک هەموو شتێکی بۆ بکرێت بەردەوام پاداش بکرێت، بەڵام منداڵێکی تر وەلا بنرێت و عەدالەت نەبێت کە ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی ڕقوکینە و کێشە و مەشاکل لە بینی منداڵەکاندا. خاڵی چوارەم وا بکەی ئیقناعی پێ بکەی و گفتوگۆی لەگەڵ بکەی لەو هۆکارانەی کە زۆر گرنگن بۆ بنیاتنانی کەسایەتی منداڵ، ئەوەیە کە فێری قەناعەت پێکردن و گفتوگۆیان بکەی، گوێیان بۆ دەگرین و بێدەنگ دەبین لە کاتی قسەکانیاندا و ڕای خۆمانیان پێ دەڵێن و ئەمری خۆمانیان پێ دەڵێن بە ڕێگەیەکی مقنعکەر، نەک بە تووڕەیی و بە هەڕەشە. بۆ نمونە تۆ بۆی ڕوونکەوە بۆچی فەرمانیەوەی پێ دەکەی، کە ڕێگری ڕەفتارێکی ناشرین لێ دەکەی پێ بڵێ بۆچی ڕێگری ئەو ڕەفتاری لێ دەکەی، قەناعەتی پێ بکە، نەک وا بزانێت چونکە تۆ زاڵی بەسەریدا ئەو ویش ناچارە ملکەز بێ بۆت، نەخێر، ئەو کاتی ئەویش حەز دەیەوێت کەسایەتی خۆی بە تۆ بسەلمێنێت و لە ڕووت هەڵدەستێتەوە. بۆیە ئەوەشمان گرنگە کە حیوارمان هەبێ لەگەڵیان، گوێیان بۆ بگرین، قەناعەتیان پێ بکەین لە کارەکاندا کە مادام کارەکەی ئێمە ڕاستە و شەرعیە و یعنی ئەوەی ئێمە دەڵێن قسە ڕاستەکەیە پێویستە بۆی ڕوونکەینەوە و تێبگەێنین. خاڵی پێنجەم هەندێ ئەو سیستەمانی کە باسمان کرد لە ماڵەوە نیزامیەتێک و ڕێکوپێکیەک هەبێت، پێویستە ئەو سیستەم و نیزامەی کە دایدەنی وازح بێت، نەک منداڵ نەزانێت چ بکات، یاخود هەر کارێکی کرد ئاوات کرد ئاوا مەکە، ئاوای کرد کارێکی کرد بە شازی کرد و بەو شێوازەنە، یعنی منداڵش نەزانێت چی بکات، بەڵکو گرنگە ئەو قانون و یاسایانەی دایدەنەی ئەو نیزامەی بۆ ڕێخستنی ژیانی منداڵەکانت دایدەنەی پێویستە شتێکی ئاشکرا و دیار بێت، وازح بێت و منداڵەکانیش توانای ئەویان هەبێت ئەو کارە بکەن. بۆ نمونە فێریان بکە کە ژوورەکەیان ڕێبخەن
و ئەوانی تر کەسەکانی تر لە ماڵەکەدا ئیزعاج نەکەن. یعنی تۆ کە بتەوێت ئەم شازی پەروەردەکردنت بەرهەمدار بێ و ئیسیفادەی هەبێت دەبێت محاولە بکەی بە شێوازێک ئەو سلوب و ئەو یاسایانە و ئەو سیستەمانە لە ماڵەکەدا تەطبیق بکەی کە لەگەڵ مستەوای تێگەیشتنی منداڵدا بگونجێت بۆ ئەوەی منداڵەکەت بتوانێت لێی تێبگات جێبەجێ بکات و ئیلتیزامیشی پێوە هەبێت و هیلاک نەبێت لە دەستی. خاڵی شەشەم چارەسەرکردنی خلاف و کێشە و مشکیلەکان بە ڕێگەی سۆز و خۆشەویستی. زۆرجار لە نێوان منداڵەکاندا کێشە و گیرروگرفت و خلاف هەیە لە ناو منداڵەکاندا بەتایبەت منداڵی گچکە لەگەڵ ئەوەی پێشخۆی زۆرجار کێشە و مشکیلیان هەیە. ئەگەر دایک و باوکی زۆر تەداخلی کێشەکانیان کرد کێشەکە زیاتر و خراپتر دەبێت. یعنی و شتێکیش هەیە ئەو خلافە هەتا وەکو منداڵانە هەبن ئەوانی شەر بەردەوام دەبن. یعنی نابێت ئینسان وا بێزار ببێت و ئەوەندە ناڕەحەت ببێت بۆ کارانە کە کێشە لە نێوان منداڵەکاندا هەیە چونکە ئەو کێشانە هەر دەبێت ڕۆژانە بەڵام پێویستە بە سۆز و میهرەبانیەوە چارەسەر بکرێن و ئەو ڕێگانەی دەگیرێتە بەر بۆ ئەوە نییە کە بە یەکجاری ئەو خلافانە نەمێنێت بەڵکو کەمکردنەوەی ئەو خلافانەیە. و دەتوانرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی لە نێوان منداڵەکاندا ڕوودەدات تۆ سیستەمێکت هەبێ و پێوەرێکت هەبێت بۆ ئەوەی بزانێت کامیان لەسەر حەقە و کامیان لەسەر حەق نییە و چۆن چارەسەری کێشەکانیان بکەن پێیان بگێنە ئێوە خوشک و براییەکەن ئێوە خوشکیەکەن براییەکەن. یعنی بەو شێوازە ئەو لەبەر خاتری تۆوا دەکات تێیان بگێنە سۆز و خۆشەویستی لە نێوان منداڵەکاندا دروست ببێت بۆ ئەو خلافانەش کەم ببنەوە و بتوانن بۆ خۆیان چارەسەری کێشەی خۆیان بکەن و تۆ تەداخلی تێدا نەکەی بەتایبەت ئەگەر خلافەکان هەندێک کێشە و مشکلەی بەسیط بوو لە هەموو کارێکدا دایک و باوک تەداخل نەکات چونکە ئەمەوا دەکات منداڵەکان لە ڕووی کەسایەتیەوە لاواز دەکات بەوەی کە ناتوانن بەسیترین کێشەی خۆشیان و نێوان خوشک و براکانی خۆیان چارەسەر بکەن کەواتە کەسایەتیەکان لاواز دەبن ئەو کات و دوایە وای لێ دێت منداڵەکە زیاتر شەکوا دەکات بەسیترین شت بێت لەسەر بچووکترین شت دێت شکایەت دەکات شکایەت لە دایکی دەکات شکایەت لە باوکی دەکات کێشە و خلافەکان زیاتر و ئاڵۆزتر دەبن. خاڵی حوتەم گۆڕانکاری لە ژینگەی منداڵەکاندا. بۆ نمونە وا بکەی ژینگەیەکی وا بۆ منداڵەکان دروستکەی کە حەز و خولیاکانی خۆیان تیا ببینەوە. بۆ نمونە تۆ حەز دەکەی منداڵەکەت بخوێنێت کە حەزت لێ منداڵەکەت بخوێنێت لە باتی ئەوەی کە دەفتەرێکی ئیعتیادی بێنی شتی لەسەر بنووسێت بێنە گۆڤارێک یعنی دەفتەرێک کە ڕازاوە بێت دەفتەرێکی ئاوای بۆ بێنە کە هەرچی حەزی لێتی لەسەری بنووسێت یاخود منداڵ زۆرجار حەز دەکات یاری بە قاپ و قاچاق بکات تۆ دەتوانی قاپ و قاچاقێکی یاری بۆ بکڕی بەوانە یاری بکات هەم حەزەکەی پڕ دەبێتەوە هەم ژینگەکەشی بۆ دەگۆڕێت و کێشەش دروست ناکات و شتیش ناشکێنێت. خاڵی دووەم لە گۆڕانکاری لە ژینگەی منداڵدا وا بکەی هەندێک ئەشیا شتی تایبەتی بۆ منداڵەکەت بکڕی هەندێک شتی تایبەتی خۆی هەبێت بۆ منە کۆپی ئاو خواردنەوەی تایبەت بە منداڵانی هەبێت و ژوورێکی تایبەت بە یاریکردنی هەبێت و شوێنێکی تایبەتی هەبێت کە تەنها منداڵ بۆی بچێت ژوورێکی تایبەتیە شوێنی یاریکردنە ئەوانە ئەو کاتی حەز دەکات کە پێویستی بەوە نییە دەست بۆ شتی خەڵکی تر ببات کە تۆ منداڵەکەت لە ڕووی ئەو شتانەوە تێر کرد ژینگەیەکی وات بۆ دروستکرد و تێت گەیاند ئەو مڵکی خۆیەتی و یعنی کەسی تر بۆی ناچێت تایبەت ئەویش تێ دەکات کەسانی تریشتی تایبەت بخواان هەیە و دەست بۆ شتی کەس درێژ ناکات. و هەڵەیەکیش هەیە کە زۆرجار دایک و باوک ژووری دیوەخان و هەندێک ژووری قفڵ دەکەن لە منداڵەکان و نایڵم بچێتەوە ژوورە ئەمەش وا دەکات وەکو چۆن
هەر قسەیەکی خۆمان هەیە دەڵێت ئەوەی کە لێت مەمنوع بێت زۆر مەرغوبە، ئەوەی کە قەدەغەکرا بێت هەموو ئینسان حەز دەکات و نفسی ئینسان حەز دەکات کە بیکات. بۆیە زۆر جار منداڵ پەلە دەکات، پەلە قاژەیەوە دەکات کە بچێتە ئەو ژوورەیان ئەو شتە خەراک، ئەو شتێک کە تۆ بە مەمنوع دایدەنێ ئەو هەوڵ دەدات بیکات. خاڵی سێیەم لە گۆڕینی ژینگەی منداڵ ئەوەیە کە منداڵ وا پەروەردە بکەی ئامادەکاری بکایەت، یعنی ئامادە بێت بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە مستەقبەل لە ژیانیدا ڕوێدەن. بۆ نمونە وای لێ بکرێت ئامادە بکرێت کە ماوەیەکی تر بۆ منە سەرەتا تەمەنێکی زۆر کەمی هەیە، دوای ماوەیەک دەبێت بچێتە ژوورێکی تر دوور لە دایک و باوکی لە ژوورێکی تر بنوێت، یاخود لەگەڵ براکانی یان لە خوشکەکانی هەر کەسێک ئەوانەی کە لە خۆی گەورتن لەگەڵ ئەوان بنوێت و لەگەڵ ژووری دایک و باوکی بەجێ بێڵێت. بۆی قورسە کە تۆ دواتر یعنی گەیشتە تەمەنێک لە ناکاو پێ بڵێ، بەڵکو پێویستە وردە وردە ئامادەی بکەیت. ئەوە بۆ نمونە دایکی پێی دەڵێت کاکە تۆ ئێستا گەورە بووی و پێویستە لە ژوورێ بنووی یان لەگەڵ ژوورەکەی خۆت بنووی یان لەگەڵ براکانتە یان خوشکەکانتە بەپێی ئەوە. یاخود کچکە دەتەوێت فێری ئیشی ماڵەوە ببێ لەگەڵت سەرەتا وردە وردە لەگەڵی ڕابێنن، نەک لە ناکاو کە گەیشتە تەمەنێک تۆ لی تووڕەوی بڵێ تەواو گەورە بووی ئیشت نەکرد بۆڵە بۆڵ و ئەوانە بکەی پێشتر ئامادەت نەکرد بێت. بۆ هەموو کارەکانی تری ژیان ئەوە ڕاستە و پێویستە ئەو هەنگاوانە بگیرێتە بەر و بە تەرتیب و بە پلەبەندی بێت. خاڵی هەشتەم و کۆتایی ئەوەیە کە ئینسان سەبر و ئارامی هەبێت لەسەر پەروەردەکردن و ئەو کارانە و ئەو پەروەردانەی کە ڕۆژانە هی منداڵەکە کردوێتی بەردەوام مڕاجعەی کات و لەگەڵی بڕوات، چونکە بەڕاستی ڕەفتار و سلوکێت و ئەخلاق و تەربیەتدانی منداڵ ئەوەندەی کە پێویستی بە گرنگی پێدان و جەخت لێکردنەوە هەیە ئەوەندە پێویستی بە ئەمر و نەهیکردن نییە. بۆ نمونە پێویستە بەردەوام ئەو شتانە بیر منداڵەکەت بهێنیەوە، بەڵام بە شێوازێکی جوان، نەک وای لێ بکەی بێزار بێت لە پەروەردەکردنەکەت. و پێویستیشە مڕاعاتی سەبر و تەحەمولکردنی و نەفەس درێژی بکەین لەگەڵ پەروەردەکردنی منداڵەکاندا، چونکە مەسئولیەتەکە زۆر گەورەیە و مەسئولیەتەکەش پێویستی بە سەبر و تەحەمول و پشودرێژی هەیە و پێویستی بە پلەبەندی و ڕۆیشتن لەگەڵ قۆناغە جیاوازەکانی تەمەندا هەیە. پەروەردەکردن تەنها لە تەمەنێکدا دەست پێ ناکات و لە زەمانێکدا کۆتایی بێت، بەڵکو تا ئینسانەکان مابن پەروەردەکردنیش هەر بەردەوامە و ئینسان پێویستی بە ئامۆژگاری و تێگەیاندن هەیە، پێویستی بە ڕاستکردنەوە هەیە و پێویستی بە نەفەس درێژیش هەیە و هەوڵ بدرێت مادام تۆ لەسەر کارێکی شەرعی ڕایدێنی و دەتەوێت کارە شەرعیەک ئەنجام بدرێت، پێویستە ئینسانیش سەبری هەبێت، پشو درێژ بێت و بەرەبەرە لەگەڵ کەسەکە فێری بکات و تێبگەێنێت کە کارە ڕاستەکان چۆنە و پەروەردەکردن چۆنە و سیفەتە جوانەکان چۆنە و شەریعەت چی داوا دەکات. و وەکو باسمان کرد مەسئولیاتەکە ئەوەندە گەورەیە کە پێویستی بە سەبرێکی زۆر و تەحەمولێکی زۆر و پشودرێژێکی زۆر و خۆپەرچەکردن هەیە بە سیفەتی جوان و بە تەکنیک و شێوازی پەروەردەکردنی ڕاست و دروست و شەرعی. داواکارین لەخوای گەورە کە ئیخلاس و ئیستیقامەمان پێ ببەخشێت، کارەکانمان تەنها لە پێناو ڕەزامەندی ئەو بێت و هەموو ڕەفتارەکان و مووقیفەکانی ژیانمان بە پێی شەریعەتی ئیسلام بێت. خوای گەورە چی داوا لێ کردوین، چۆن ڕێگەی بۆ داناوین، چی بۆ بەرنامە بۆ داناوین لە هەر مووقیفێک لە مووقیفەکانی ژیاندا، لە پەروەردەکردندا، لە تەعامولکردن لەگەڵ کەسانی تردا، لە هەر شێوازێک لە شێوازەکانی تری ژیاندا ئەو بەرنامەی کە خوای گەورە بۆی داناوین و ئەو شێوازەی کە شەرعیە خوای گەورە هیدایەتمان بدات کە دەستی پێوە بگرین و دوورکەوینەوە لە هەر بێشەرعیەک و هەر سەرپێچیکردنیەکی فەرمانی خوای گەورە
داواکارین لە خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت، لە کەم و کوڕیەکانمان خۆش بێت. بەڕاستی هەر خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانە و داواکارین لە خوای گەورە ئیسلاحی حاڵمان کات، چارەسەری مشکلەکانمان بکات و ڕەحم بە حاڵی ئێمە و هەموو مسلمانان بکات و شەڕ و کوشتار و دووبەرەکی و تەفرەقە لە ناو مسلمانان هەڵبگرێت و برایەتی و خۆشەویستی بگێڕێتەوە بۆ ناو مسلمانان و مسلمانان یەکدەنگ و پاڵپشتی یەکتر بن و فێڵ و پلانی دوژمنانی دین پەرە نەسێنێت بۆ ناو ماڵەکان و بۆ ناو تاکەکان و بۆ ناو کۆمەڵگاکان و تەفرەقەمان نەکەن وەکو چۆن ئێستا تووشی بووین. خوای گەورە هەموو ئەوانەمان لەسەر ڕێگە لا بدات و دەست بگرین بە شەریعەت و فەرمانەکانی خوای گەورەوە. لێرەوە کۆتایی بە زنجیرە باسەکە دەهێنین تا بابەتێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.